سەلام کاک موختار، ئەگەر موشکلت نییە دەست پێ بکە چونکە هەندێک بە خۆشمان تاخیر بووینە. ئەگەر موشکلەی دەنگ و خەت و ئەوانت نییە خاتی دوعا ئێستا من هەم دووربینەکە بکردوێتەوە هەم دەنگیشم. ئەگەر ئێوە کێشەیەکتان نەبێت دیارە کێشەمان نییە. نایت کێشەنی هەم سوورەکەت هەم دەنگت تەواوە. زۆر باش. دیسان سڵاو ڕێزی دووبارە بۆ هەموو ئامادەبووان. هیوادارم پاژەکانی پێشووتان بیست بێت و کەڵتانێ وەرگرتی بێ و بەسوود بوو بێ بۆتان. ئەمەش ڕەنگە ئەگەر فریا بکەوین پاژی کۆتایی بێت باسی دیێزەم و سەرەتای سەبارەت بە دیێزەم و دواتر دەستنیشان بە پێی دیێزەم کە ئەم بابەتانەی کە تا ئێستا باسمان کردە تەنیا چاوپیاخشاندنێک بووە بەسەر کۆمەڵێک بابەتی زۆر زۆر گرنگ و زۆر زۆر بەربڵاو. ئەوەیە کە ئێمە زۆر فریا ناکەوین هەمووی بڵێین، بەڵام هەوڵمدا پەلەپیتکەیەک بێ بۆ ئەوەی کە خۆتان بکەونە شوێنی و دواتر بتوانن زانیاری زیاتر وەربگرن. ئەگەر پێویستیش بکات لە خولەکانی داهاتوو یاخود لە وێبیناری داهاتووە لەسەر یەکێک لەمانە بە شەرتریش باس بکرێ، باس هەم هەر ئەکرێ، بەڵام من حەزەکەم کە ئەو خۆتان بکەونە شوێنی و خۆتان میخوێنن، چون بەڕاستی هیچ زانکۆیەک ئێمە ناکا بە دەروون ناس، بەڵکو زانکۆ یاخود پەیمانگایەک زانستگایەک تەنیا کۆمەڵێک ڕێنمایی بە ئێمە هات و کۆمەڵێک کتێب بە ئێمە هەناسێنێ و کۆمەڵێک لێهاتوویمان بۆ دروست دەکات، بەڵام هەمووی ئەمانە لە ناو چوارچێوەی ژووری چارەسەرکاری و لە چوارچێوەی پەیوەندی نێوان چارەسەرکار و چارەسەرخوازە خۆی نیشانات و هەلیگای شایەن فێری ئەبین. بۆیە زۆر گرنگە کە بخوێنەوە لە خولا بەشدار بن بۆی کە بتوانن توانایەکانتان ببەنە سەرەوە. بۆ دەستپێکی ئەمڕۆ ئەمە باسی دەستنیشان بکەم. ئێمە هاتین چەند قۆناغێکمان باس کرد لە ڤیدیۆکانی پێشوو لە زنجیرەکانی پێشوە، هاتینە سەر ئەوەی کە دەستنیشان چۆن ئەکرێ. ئەمەوێ سەرەتا لەسەر دەستنیشان کۆمەڵێک قسەتان بۆ بکەم و دواتر بچینە سەر دیێزەم و باسەکە. ئێمە وتمان هەموو ئەو وتوێژانەی هەموو ئەو زانیاریانەوە هەموو ئەو شتانی کە ئەمانەوە وەری بگرین بۆ چییە؟ بۆی کە لە کۆتاییە بگەین بە دەستنیشان یاخود دیاگنۆزیس، یعنی دەستنیشان بکەین کە ئەم کەسەی کە سەردانی منی کردە ئایا کێشەیەکی هەیە یان نیەتی. ئەگەر کێشەی هەیە کامیەک لەو پۆلێنانەی کە لەناو کێشە دەرونیەکانە پۆلێنبەندی کرا کامیانە. ئەمە پێڵن دەستنیشان. هەردوو دەروونزان و چارەخواز پێکەوە یانەوێت وێنەیەکی لێک بڵاو ئاوێتەیەکە لە ژیانی تاکەکە، لە بەسەرهاتەکانی، لە هەڵچوونەکانی، لە بیرکردنەوەکانی، لە ئەزمونە ناخۆشەکانی، لە بیرەوەریە تاڵ ناخۆشەکانی، تواناکانی لێهاتوویەکانی، مەکانیسمە بەرگریەکانی، هەمووی ئەوانە کە لێک بڵاوە هەردووشانیانەوێ پێکەوە بینووسێن و لە کۆتاییە وێنەیەکی دروستکراوی تەواو لە بەرچاویانە دروست ببێت. ئەمە واتە ئەمە قۆناغی یەکەمە، دەستپێکی پەیوەندی چارەسەرکارانەیە. ئەمە سەرەتا لەم بەستێنە بێت هەردووچیان بیانەوێت کە پێکەوە کار بکەن و پێکەوە ڕاپۆیەک دروستکەن. ئەمەش قۆناغی ڕاپۆ واتە یانێ پێکەوە کار بکەن، بپەرن بە یەکە، اعتمادیان بە یەک ببێ، لەگەڵ دڵنیا بن لەسەر بابەتەکە و ئەوەی کە کۆمەڵێک پرەنسیپ هەیە و پرەنسیپانە بێ ڕەچاو بکرێت، کەوایە ئەمەش قۆناغی دووەم کە پێڵێن ڕاپۆ. دواتر دەروونزان دەبێت بزانێت کە چۆن ئەو پاژانە و ئەو تیکانەی کە لە چارەخوازی وەرەگرێت و چارەخوازیش پێی ئەڵێ ئێستا بشێوەیەکی خۆویستانە یاخود خۆنەویستانە، ئەوش ئەبێ بتوانێت دەروونزان بتوانێت لەلای یەک دای بنێ، یەک دانە وێنەی تەواو دروست بکات کە ئەمانە بە تەکنیکەکانی هەڵسەنگاندن ئەکرێت کە پێشتر باسمان کرد و ئاماژەمان بە چەند نمونەیەک لەوانەکە. قۆناغی دواتر دەروونزانە بێت هەموو تیکەکان ببینێت و لە بەرچاوی چارەخوازدا لا یەکی دابنێت و پێشی بڵێ کە ئایا ئەمە ئەوەیەوە تۆ بیری لێ یەکەیتۆ، ئایا دروستە یاخود نا.
لە هەمان کاتا ئەبێ باری دەرونی کەسەکەش هەڵبسەنگێنرێت بۆ ئەوەی کە ئەو وێنە گەورەیە لە کۆتاییە دروست ببێت و بە شێوەیەک لۆژیکی و منطقی بێت. لە کۆتاییشە دەروونزان لەبێ بەردەوام ئەوەی دیویەتی، ئەوەی بیستوویەتی، ئەوەی وا هەستی پێکردووە، ئەوەی وا بووە لە ڕابردووە لەلای یەکدای بنێت و لەگەڵ نوێنکێکی سەرەکی لە ناو زەینیە. ئەمە زۆر زۆر گرنگە. واتە جیاوازی دەروونزان لەگەڵ خەڵکی ئاسایی چییە؟ ئەوەیە کە ئەوەی دەروونزان بەپێی خوێندنەوەکانی بەپێی زانیاریەکانی بەپێی زانکۆچوونەکەی بەپێی خوێندنەوەکانی و خولێکە تێپان بەوانە نوێنێکی سەرەکی لەناو زەینیا هەیە کە ئەمە کێشەیە، ئەمە کێشەیە، ئەبێ لەگەڵ ئەو بەراوردی بکات و لە کۆتاییە دەستنیشانێک بنوێنێت. واتە دەستنیشان هەموو ئەو زانیاریانەیە کە بەری ئەگرین دواتر لەگەڵ نوێنەکە سەرەکی کە ناو زەینی دەروونزانە هەیە ئەبێ بەراورد بکرێت و لە کۆتاییە دەستنیشانی کۆتایی دابنرێت و بەپێی ئەوەیش چارەسەری پرۆسە ئەکرێت و چارەسەری دابین ئەکرێت و هەروە بەرەو خۆناغەکانی دواتر. ئێستا ڕوانگەیەکی چەند خۆناغی هەیە بۆ دەستنیشان. ئەوش ئەوەیە کە وتمان کە وتوێژ دەستنیشان لە ناو چوارچەوەی وتوێژە خۆی ئەنوێنێ. بۆ نمونە من بۆ دەستنیشان ئەم کاراکەم، یەک وتوێژی کلینیکاڵم هەبێت، ئەگەر کەسەکە مناڵ بێ باوکی و دایکی ڕەنگە لەگەڵ ئەوانیش وتوێژێکم ببێت. دواتر پێویست بکات لە تاقیکردنەوەکانی وەکو تاقیکردنەوە پرۆجێکشنەکان، تاقیکردنەوەی مناڵەکان، تاقیکردنەوەی نووسراوەئی یاخود کەمپیوتەری ئەوانە خەڵک وەرەگرین و دواتر دێم چیەکەم، ئەوەی وا بیستومە، ئەوەی وا بینیومە، ئەوەی وا باوکی وتێتی، ئەوەی وا دایکی وتێتی، ئەوەی وا لە ناو تەستەکە وەرم گرتووە، ئەمانە پێکەوە ئاوێتە ئەەکەم و یەک بەرچاوڕوونیم پێات لەگەڵ ئەوە ئەڵێم ئایا ئەم کێشەی هەیە یاخود نیەتی، ئایا کێشەی هەیە یان نیەتی. ئەگەر کێشەی هەیە کامێک لە کێشەکانی هەیە کەوایە وتوێژ ڕەوتانەیەکە کە لە بەستێنی کاتاڕوات، بۆیە نابێ ئێمە بۆ دەستنیشان زۆر زوو بڕیار بین. ئەوەیە کە ئەبێ بەدڵنیاییەوە لە سەرەتای کاریشتانەوە ئەبێ زۆر بە هێوری و بە ئارامی هەنگاو هەڵبگرن. هەردوو ڕوانگەکە ئەو ڕوانگانێک کە وتمان هەردوو ڕوانگەکە ئەو وتوێژانە بەسەر سێدانە قۆناغە نابەشەکەن، کەواتە وتوێژ سێ قۆناغە. یەکێکی دەستپێکە کە وتمان ئامادەکردنی چارەخواز و دروستکردنی ڕاپۆیە، قۆناغی ناوەندی وەرگرتنی زانیاری و بەڕێوەبردنی ڕەوتانی و توێژی کلینیکاڵەکە، ئەمە کاتبەرترین قۆناغە و زۆر گرنگە. قۆناغی کۆتایی شارەسەرکار چارەخواز بۆ کۆتایی و توێژەکە ئامادە ئەکات و شتی سەرنجڕاکێش باس ناکات و کورتێک لە وتراوەکان و نەخشەڕێگەیەکی کورت لە داهاتوو ئەخاتەوە. کەوایە دانیشتنی وتوێژی کلینیکاڵ و دانیشتنی هەڵسەنگاندنی کلینیکاڵ ئەگەر ئاوا بێژین باشترە کە بە وتوێژەوە دەست پێکات و وتوێژیشەوە بەردەوام ئەبێت. سێ قۆناغی هەیە: قۆناغی دەستپێک، قۆناغی ناوەندی و لە کۆتاییشە قۆناغی کۆتاییەکەکە ئیتر ئەو دانیشتنە تەواو ئەبێت. ئەگەر بمانەوێ قۆناغەکانی وتوێژ وەکو دەستپێک و ناوەند و کۆتایی باس بکەین، ئەوایە ڕاپۆیە، تەکنیکەکانە، باری دەرونی دەستنیشانە. ئەم چواردانە پێکەوە ئەڕۆن لە بەستێنی کاتە، واتە لە ئامادەکاریەوە تێ ئەپەڕن، ئەچنە سەر ڕوونکردنەوە، دواتر ئەچنە سەر پێشینەوەرگری، دواتر دەستنیشان و دوایش فیدبەک وەرگرتن و لە کۆتاییشە پێشاگایی و گرێبەستی چارەسەریەکەوەی تر دواتر ئەگەر کات ببێ بەسەری قساکە. ئێستا با بچینە سەر پاژی چوارم دۆستان. پاژی چوارم دوو بەشە، پێشەکێک لەسەر DSM و دواتریش دەستنیشانی دروست بە پێی DSM باسەکەین کە هیوادارم بتوانین فریای هەردوو بەشەکە بکەوین. پێشەکێک لەسەر DSM کەمێک خێرا بەسەریا تێ ئەپەڕم لەبەرەوەی کە زۆر کات نەبات. DSM چییە؟ ئێمە DSM واتە کورتکراوەی سەروشەی Diagnostic and Statistical Manual of Mental Disorders، واتە ڕێنمای ئاماری و دەستنیشانکردنی شێواویە دەرونیەکە. ئەمە ڕێنمایەکە کە من ئەمەوێ کتێبەکەیتان پێ نیشان بم. ئەمە کتێبەکەیەتی ئەمەم قەبارە DSM. ئەمە وەرگێڕانەکەیەتی بۆ زمانی فارسی
1589 لاپەڕێ 1589 لاپەڕێ ئەمە هەمووی ئەو شێوازە دەرونیانەیە کە لە دەروونناسیە وە دەروون پزیشکیە دەستنیشان ئەکرێ و چارەسەری ئەم کتێبەمان ئەبێ ببێت لەبەرەوەی بەردەوام ئێمە بچین بۆ لای و شتی لێوە فێر ڕێنمای ئامادە دەستنیشانکردنی شێوازە دەرونیەکان دەخ کتێبێکە کە لەلایەن پسپۆڕانی چاودێری تەندروستی لە ئەمریکاوە واتە APA ئامادە کراوە و بەشێکی زۆری دەروونناسەکان و دەروون پزیشکەکان و ڕێنماکارانی دەرونی و تەنانەت یاریدەرە کۆمەڵایەتیەکانیش سۆشیال وەرکەرەکان لە جیهان وەکو ڕێنمایەکی بڕواپێکرا و بۆ دەستنیشانکردنی نەخۆشی یان شێوازە دەرونیەکان بەکارهێنن و کە خەڵکی لەوەرەگرن و زۆرش پێیان بڕواپێکرا ئەڵبەت جێی ئاواژەیەکە دەروون پزیشکەکان شتێکی تریشیان هەیە بەناو ICD ئەویش ڕێنمایەکی نەخۆشی لە دەرونیەکانە بەڵام هی دەروون پزیشکی ئەو ICD نۆیە ئەنی نۆمین ڤەرژەنی هاتۆتە دەرەوە ئەوان لەوەش کەڵکوڵەکردن ئەو زۆر سادە کرات و زۆر بە ئاسانی باسی ئەکات و زۆر ئەستەم نییە بەڵام ئەم زۆر بە وردی باسی کردو زۆریش بەربڵاو زۆرە DSM وەسف و نیشانە و پێوەرەکانی بۆ دەستنیشانکردنی شێوازە دەرونیەکانی تێدایە واتە وەسفێکات و نیشانەکان باسەکات و پێوەرەکانیان بۆ ئەوەی کە تۆ دەستنیشان بکەیت ئەوەی تیایتر باسی هۆکار و شێوازی دروستبوون و ڕەوت و ئەو شتانە ناکات تەنیا وەسف و وەسفی نیشانەکان و پێوەرەکان DSM بۆ زمانێکی هاوبەشە بۆ کە پسپۆڕانی دەروونناسی و پسپۆڕانی دەروون دروستی بتوانن بۆ پەیوەندیگرتن سەبارەت بە چارەخوازەکانیان دەستنیشانکردنی بەردەوام و لێکچوو بتوانن پێکرا و پێکەوە پەیوەندی بگرن واتە بتوانن لە یەک زمانی هاوبەش ئەوەی کە DSM پێویستە بۆ ئەوەی کە ئێمە یەک زمانی هاوبەشمان بێ کە وتمان بۆ نمونە وتمان MDD ئیتر هەمومان زانین کە مەبەست لە MDD Measured Depression Disorder واتە خەمۆکی سەرەکی شێوەی خەمۆکی سەرەکی کە لە ناو DSM ئەمەش پێوەرەکانیەتی و ئەیزانێت ئەوەی کە زمانێکی هاوبەش پێویست بوو کە دروست کرات و ئێستاش بەردەستایە و زۆر زووش ئەپدەیتەکرێتەوە و بە ڕۆژەکرێتەوە و کۆمەڵە گۆڕانکاریتیان بپسێت زۆر گرنگە کە ئەو زمانە هاوبەشە بێ بۆی کە بتوانێت لێکۆڵینەوەکان و بە تایبەتی لە راپۆرتە دەروونزانینیەکان کەڵکی لێوە بگرێت ئێستا یەکەم DSM کە هات DSM یەکەم بەرگی DSM کە لەلایەن ئەکادمی پزیشکی ئەمریکاوە لە ساڵی 1952 بڵاوکرایەوە 106 شێوازی دەرونی لەخۆ دەگرت و بە پێی بیردۆزی دەروونشیکاری فرۆید بوو ئەو کات زۆر لەسەر ئەو بابەتە ئەڕۆیشت و زۆر جیاوازتر بوو ئەلەمەی کە ئێستا هەیە ئێستا زۆر پێشکەوتووترە دواتر DSM 2 هات 1968 DSM 2 بڵاوکرایەوە کە ئیتر ئەو گۆڕانکاریان تیا کرد و 182 شێوازی دەرونیشی لەخۆ کرد دواتر ساڵی 1980 DSM 3 بڵاو بووەوە ئیتر شێوازەکان زۆرتر بوو دەستنیشانەکان زۆر زیاتر بوون 265 شێوازی دەرونی لەخۆ ئەگرت لە کۆتایش لە ساڵی 1994 DSM 4 هاتە ئارا کە ئەم جارە سیستەمەکەی گۆڕاوە سیستەمەکەی بوو بە چەند تەوەری واتە لە چەند تەوەرە دەستنیشان ئەکراکە بۆ باسی ئەوەش ئەکەین کە سیستەمێکی زۆر گرنگ و زۆریش کارۆیە کە بەداخۆ لە DSM 5 TR و لە DSM 5 ئەو سیستەمە چەند تەوەریان لابرد من خۆم بە باشە بزانی کە بگوایە بەڵام بە پێباشبوونی ئێمە نییە و ئەوان بڕیاری کۆتاییە DSM 4 292 شێوازی دەرونی لەخۆ گرت کە دوای 6 ساڵ بەرگی DSM 4 TR واتە بەرگی ڕۆژکراویشی بڵاو بوو هەوەش لۆری کەوتمان دەستنیشانەکان لە 5 تەوەرە دیاری ئەکرا کە زۆر باش بوو ئێستا تەوەرەکان چی بوون ئەم تەوەرانە هەر حەزەکەم ئاماژەیەکی پێ بکەم 5 تەوەرە تەوەری یەکەم clinical disorders and other condition that may be
focus of clinical attention واتە هەموو شێواوێ دەرونیەکان جگە لە شێواویە کەسایەتیەکان و کەم توانایی زێنیەکان واتە MR mental retardation ئەمە تەوەری یەکەم بوو کە تۆ لە 5 تەوەرە دەستنیشانەکەت ئەکرد واتە تەوەری یەکەم ئەبوو بە هەموو شێواوێ دەرونیەکان جگە لە شێواوی کەسایەتی و کەم توانایی زێنیە خۆت MR تەوەری دووەم ئەبوو بە personality disorders and mental retardation واتە تەوەری دووەم ئەبوو بە شێواویە کەسایەتیەکان و کەم توانایی زێنیەکان mental retardation یا MR تەوەری سێوەم کە لەبیا لە دەستنیشانە باسی ئەکرا general medical conditions واتە ئەو دۆخە پزیشکی و جەستەی یەکگشتیانەی کە کاریگەرن لەسەر تەوەری یەکەم کەوتمان تەوەری یەکەم هەموو شێوای دەرونیەکان بوجگە لە شێوای کەسایەتی و کەم توانایی زێنیەکان کەوایە لە تەوەری سێمە ئەمە دۆخە پزیشکیەکانیشمان هەنووسی بۆ نمونە کەسێک خەساری مێشکی هەیە کەسێک جەڵتەی دڵ لێداوە یا کەسێک کێشێکی تری بۆ دروست بۆ ئەلزایمەری هەیە هەموو ئەوانە لە تەوەری سێمە بە باسی ئەەکەین لەبەرەوەی کە دەستنیشانێکە کتاب ئاماژە بکرێ بۆش کە دۆخێکی پزیشکیشی هەیە لە تەوەری چوارمە ئیتر باسی psychosocial environmental problems واتە ئەو کێشە دەرونی کۆمەڵایەتیانی کە کاریگەرن لەسەر تەوەری یەکەم و دووەم وەک جیابوونەوە پرسەداربوونی کەسێک و یاخود شوێنگۆڕینەکەبینی کەسێک ڕۆیشتوو بۆ وڵاتێکی دیکە و ئەمە کاریگەری هەیە و کێشێکی دەرونی کۆمەڵایەتی بۆ دروست بوو و کاریگەری هەیە لەسەر تەوەری یەکەم و تەوەری دوو لە کۆتاییشە تەوەری پێنجەم کە لە دەستنیشانە باسیەکە تەوەری پێنجەم ئاستی گشتی کارکردی کەسەکە یاخود GIF واتە Global Assessment of Functioning ئیستلاحاً GAF ئەمە نمرەیەکە لە سی نمرەی پێدریە و دواتر ئەمە ئەبەسرێت و ئەمە بە دەستنیشانی کۆتایی واتە دەستنیشانەکە لە 5 تەوەرایە کە ئەگەر کەسێک دەستنیشانی بۆ بکرێ بە تەوەری یەکەم تەوەری دووەم تەوەری سێم تەوەری چوارم تەوەری پێنجەم دەستنیشانەکان دیاری ئەکرێت و ئەنووسێت ئێستا ئەم DSM بە تازایی لە ساڵی 2013 DSM 5 بڵاوکرایەوە واتە پێنجەمین بەرگی DSM لە ساڵی 2013 بڵاوکرایەوە و سیستمی چەند تەوەری ئیتر لاچوو بەداخەوە من بەداخەوە ئەڵێم چون زۆر کارۆ بوو زۆر شتێکی زۆر زانیاری زۆرتری هەدا بە کەسەکان ئەو من پێم باش لە ساڵی 2022 بەرگی DSM 5 TRش بڵاو واتە بەرگەکەی بەڕۆژ کراوە ئەوش لە ساڵی 2022 واتە 2013 DSM 5 هات DSM 5 هات و لە ساڵی 2022 بەرگی TRەکەی واتە بەڕۆژ کراوەکەی هات کە لەسەر لەبەردەستمانەیە کۆمەڵێک گۆڕانکاری بەرچاو لە بەرگی پێنجەمی DSMدا ڕوویدا کە حەزەکەم ئاماژەیەکی زۆر بچووکی پێ بکەم کە بریتین لە یەکەم لاچوونی شێواوی یان کۆنیشانەی ئاسپەرگەر شێواوی هەڵۆشاوی سەردەمی منداڵی یاخود childhood disintegrative disorder ئەمانە شێواوی ئوتیسم و هەموو ئەمانە چوونەتە نێو پۆلێنێک بە ناوی شێواویەکانی شەبەنگی ئوتیسم واتە ئوتیسم سپێکترۆم کە شوتە نێو ئەو واتە پۆلێنبەندیەکان کەمێ گۆڕاوە ئەمە زۆر گرنگە دۆستان پێوەری هۆش یاخۆت ژمارە ژیری IQ بە تەواوەتی لاچوو لەبیا بۆ پۆلێنبەندی کەم توانایی زێنی ئیتر لاچوو واتە ئیتر ئێمە بۆ کەم توانایی زێنی ناڵێ ئەمە کالیڤە ئەمە دواکەوتووە ئەمە MR ئەوە ناڵێ واتە بە ژمارە ژیری ئێمە دەستنیشان ناکەین بەڵکو کەڵک وەرئەگرن لە پێویستی بە پشتگیری ئایا پێویستی هەیە بۆی کە ساپۆرتێک بکرێت پشتگیری بکرێت وەک پێوەری سەرەکی بۆ پۆلێنکردن ئەمجار کەڵکی لێ کۆمەڵێک شێواوی نوێش هاتنە ناو DSM وەکو دەستنیشانی نوێ شێواوی نوێ وەکو شێواوی کۆکردنەوە compulsive hoarding وەک کۆکردنەوە احتکار بە عەرەبی احتکاری باڵێن یاخود قمار بوو بە شێواوی ئیتر دەستنیشانێک دەستنیشان نەکرێ شێواوی
قمار یاخۆ پرۆبلێم گەمبلینگ بوو بە دەستنیشانێک و تر وەکو شێواویەک دەستنیشانەکرێت و بۆ کەسەکە چارەسەرکاری بۆ دابینەکە یاخۆت شێواوی ناڕێکی خوو ئەوشی پێ زیاد بووە وەکو disruptive mood dysregulation disorder واتە DMDD ئەمەش نوێیەکە زیادکرا بە دیێزەمی NGTR شتێکی تر کە لە چووە خراپ بەکارهێنانی مادەی هۆشبەر و گیرۆدەی بە مادەی هۆشبەر و ئەوە هەمویان لاتون کۆبوونەوە لەژێر پۆلێنێکی نوێ بە ناوی گیرۆدە بە مادەی هۆشبەر تاوەتی گیرۆدە بە مادەی هۆشبەر هەموویەتی ویتر خراپ بەکارهێنان و لە کۆتاییەکە ئەمە زۆر گرنگە پێما بێ لە عەرەبی کوردستان و لە عێراقیش ئەم کێشە بە تایبەتی سەری هەڵداوە ئەوەیە کە هاوڕەگەزخوازی لە ناو بازنەی نەخۆشین و شێوای دەرونیەکان بە تەواوەتی ناچوە واتە بەپێی DSM بە تایبەت DSMی 5ETR ئیتر هاوڕەگەزخوازی نەخۆشی نییە بەڵکو ستایلێکی ژیان ئەوەی کە بەپێی کللتوری ئێمە بەپێی فەرهەنگی ئێمە شتە قبول بکرێت یا قبول دەکرێت ئەوە ئەگەرێتەوە بۆ جیاوازی فەرهەنگەکان بەڵام وەکو زانست لە DSMە ئیتر هاوڕەگەزخوازی لە بازنەی نەخۆشی و شێوای دەرونیەکان ناچوو. ئێستا دۆستان من حەزەکەم ئەوەتان پێ بڵێم کە DSM چیەکات کاری DSM چیە کاری DSM لە ڕاستیە دێت کۆمەڵێک پۆلێن بە ئێمە هات کە ئەڵێ تۆ کەسێک کە دێ بۆ لای تۆ کەسێک کە چارەخوازە و دێ بۆ لای چارەسەرکارێک کۆمەڵێک کێشەی هەیە ئەم کێشانە ڕەنگە کێشە بێت ڕەنگە کێشەکان زۆر قوڵ نەبێت ڕەنگە زۆریش قوڵ بێت بەڵام ئەو بە بەسەرهات و بە ژیان و بە داهاتووی بە ژیان و بەسەرهات و بە کۆمەڵێک کێشە کە لە کۆنەوە بوویەتی لەگەڵ کۆمەڵێک نیشانە و هێما و نەخۆشی و ناخۆشی و نیگەرانی و شێواوی جەستە و شێواوی مشک و نەڕۆن و شێواوی دەرونی و ئەوانە دێ بۆ لای تۆ کە قسەت بۆکە وەکو کەسێکی ئاسایی دێ قسەت بۆکە ئەبێت تۆ شێوازێکی بۆ دروستکەی کە بتوانێت بە باشی قسەی خۆت بکات و توش وەری بکەیت بەڵام ئەبێت ئەو شتانی کە تۆ ABC لە مێشکتدا کۆی بکەیتەوە دواتر وەکو یەک دانە چوارچێوە تۆ ئەو چوارچێوە بەراوردی بکەیت لەگەڵ ئەو شتێک کە لە مێشکتدایە ئەو شتێک کە لە مێشکتدایە چییە DSMە واتە زانیاریەکانی تۆیە سەبارەت بە دەستنیشانی کێشە دەرونیەکە کەوایە تۆ ئەبێ کتێبی DSMت ببێ بیخوێنیتەوە بزانی بۆ نمونە کێشەی ADHD واتە فرەجوڵەی و کەمسەرنجی ئەبێت چۆن بێت هاتۆ بتوانین دەستنیشانێکی پێ بێت بۆ نمونە من دوو نمونەم بۆتان هێناوە کە لەسەری قسە بکەین یەکێک دەستنیشانی ئۆتیسم لەگەڵ دەستنیشانی ADHD ئەم دوانە ئەمەوێ دەستنیشانەکەیتان پێ بڵێم کە ئەبێت چۆن ببێت بۆ نمونە ئەگەر ئێمە لەسەر ADHD قسە بکەین ئەگەر مناڵەکەتان مناڵێک ئێرن بۆ لای ئێوە ئەم مناڵە زیاتر لە 7 ساڵ تەمەنیەتی و لانی کەم لەو شتانەی کە ئێستا بۆتان باس ئەەکەم 8 دانە لەم پرسیارانەی کە لێی ئەەکەین یان لە دایک و باوکەکەی ئەەکەین ئەرێنی بێت لانی کەم وەڵامی 8 دانە لەو پرسیارانە ئەرێنی بێ ئێمە ئەتوانین بڵێن ئەم مناڵە ADHD هەیە تێگەیشت کەوایە یەکەم هاروهاجی و نەبوونی چڕبوونەوە لانی کەم لە دوو شوێن وەک ماڵەوە فێرگە کە دەبێتە هۆی ڕاکێشانی سەرنج و ئازاری کەسانی دیکە ئەمە یەکەم کە زۆر جار ئەمە کە ئەیبینن ئەمە ئەبێت بە خاڵی سەرەکی بۆ دەستنیشان ئەمە یەکێک لەوانەیە دۆستە یەکێک لەوانەیە هەمووی نیە هاروهاجی و نەبوون
بوونی چڕبوونەوە لانی کەم لە دوو شوێن وەک ماڵەوە و فێرگە بێتە هۆی ڕاکێش بە بارودۆخەوە بێت کە لەو شوێنە بووە یاخود کۆمەڵە شت لەوێ پێش هاتی بەڵام لە ماڵەوە لانی کەم لە دوو شوێنە دەبێ ئەو هاروعاجی نەبوونی چڕبوونەوە هەڵبات. دووەم کۆمەڵێک کاری بەترسی دەکات وەک هەڵی لەبەرزایی یان ئاڵکردنەوە کۆمەڵێک کارەکات کە کارەکانی لۆژیکی نییە عاقڵانە نییە کاری باش نییە و ئێمە بە سانایی ئەزانین کە ئەو کارەکانێکی ناسانی. ئەمە دوو. سێم کایەی مناڵانی دیکە دەشێوێنێت واتە خەریکە کایە مناڵانی دیکە شوێنێت ناتوانێت لەگەڵیان کایە بکات و کایەکەیوانیش ئەشێوێت. چوارە لە ژووردا دانانیشێ و بەردەوام لە جوڵە و هاتووجودایە و ئارامی نییە زۆرە بەگرنگە. ئەمە ئەگەر بە تەنیا بێ ئەمە بە تەنیا لە مناڵی 3 بۆ 5 ساڵ زۆر ئاما مناڵ وایە لە وزە. بەڵام ئەگەر ئەوانەی تریشی ببێ ئیتر ئێمە بێ شک بکەین بۆی کە ڕەنگە ADHD بێ. دواتر ناتوانێت بۆ کاتێکی درێژ بە ئامێرێک خۆی سەرقاڵ بکات و زۆر زوو کایەکەی لەبەرچاوەکەوێت. ئەمەش یەکێک لە خاڵەکانە کە ئەگەر ئەبێ ژەواکەی بەڵێ بێ تا ئێستا 5 دانەی بەڵێ بووە کە وتمان زیاتر لە 8 دانە لانی کەم 8 دانە و بگرە زیاتریش لەمانەی ببێت. لێدان و تەمەی جەستەیی کاریگەری وەهای لەسەر کنترۆلبوونیدا نییە و تەنانەت لەوە ئەچێت لە لێدانیش چێژ وەربگرێت واتە ڕەنگە لە لێدانیش چێژ وەربگرێت. ئەمە شتێکتر لە خاڵەکە. خاڵی دواتر هۆگرایەتێکی زۆری بە شیرینی و نۆشابە و سس و ئەو شتانە هەیە. شتی شیرین لەبەرەوەی شتی شیرین وزە ئەباتە سەرۆ بۆ بۆنۆ قەنیخمەند ئەباتە سەرۆ بەوش خۆی ئەبێت هۆی ئەو هۆگرایەتێکی زۆری بە شیرینی نۆشابە و سۆسەیە. خاڵی دووەم کارەکانی پێشبینی ناکرێت واتە تۆ ناتوانانی کارەکانی پێشبینیکەی یەکسەر کارێک ئەکات کە تۆ ئازارە بینی یا کەسانی دەوروبەر ئازارە بینی وە پێشبینی نەکرا. خاڵی دواتر خێرا هەڵدەچێت زۆر خێرا هەڵدەچێت و ئەقیژێنە و هاوارەکە و شانەکاتەوە. خاڵی دواتر گۆڕانی حاڵەتەکانی خێرایە و زۆر جاریش نەشیا و نەشازە و جۆرهەیەک دیارە لە ئاساییە. گۆڕانی حاڵەتەکانی زۆر خێرایە ئەو زۆر زۆر گرنگە. شتێکی تر کە لەباری جەستەییەوە ئێمە بەسەرنجی بنەوەی کە چاوەکانی بێحاڵەتە واتە ئەوە چاوێکی زۆر ماقی وڕی هەیە کە بێحاڵەت. و لە کۆتاییە زۆربەی کاتەکان داوای ئاو ئەکات و تونینێتی یعنی تینوێتی. زۆربەی کاتەکان تینوێتی. ئەگەر 8 دانە لەم 12 دانەی ببێ ئەو کات ئێمە ئەتوانین وەکو کەسێک ADHD-ە بیرێ بکەینەوە. هێشتا نابێت ئێمە دەستنیشانی کۆتایی بکەین. بۆیە ئەبێ بە دڵنیاییەوە ئێمە بە هێواشی و بە هێوری لەبەرەوەی کە ڕەنگە بە هەڵات چین ڕەنگە کۆمەڵێک شت بکەین نەیزانین بەڵام لە مێشکمانە ڕای ئەگرین دواتر لەگەڵ بنەماڵە لەگەڵ مناڵەکە کارەکەین زۆرتر کۆمەڵێک گۆڕانکاری دروست دەکەین و ئەگەر ئەوانش هەر جوای نەداوەوان ئەم بابەتە هەر بە هەمانش ئەو کات توانین لەسەر دەستنیشانێکی ADHD کار بکەین و لە کۆتایی دەستنیشانەی بۆ دابن. ئێستا من هەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە DSM ئێوە کتێبێکە کە ئەبێ لەبەردەستانە ببێت و بە شێوەیەک ئەو پێوەردەستنیشانیانەیان تمشا بکەن. ئێستا ئەبێ بەدڵنیایی و گشتی بەڕاستی بکەن کە کامێک لەوانە ئەبێت بە تایبەتی لە کاتێکە کە ئێوە راپۆرتێک ئامادەکەن بۆ شوێنێکە چون کۆدی هەیە بۆ نمونە کۆدی شەبەنگی شێوەی شەبەنگی ئۆتیسم کە متمانە بەسێژ باسی ئێمەکە دەکەین 209 خەتی لاتینا خەتی تیلا یاخود سلاش 20 F 84
سفر ئەمە کۆدێکە کە تۆ لە هەموو جیهانە ئەم کۆدە واتە شێواوی شەبەنگی ئۆتیسم ئەمە زۆرتر بۆ بابەتە بەکار ببرد. ئێستا لە بابەتێکی تر کە پێویستە باسی بکەین و حەزم کرد بۆتان ئامادە بکەم باسی ئۆتیسمە کە زۆر لە ئۆتیسمە کێشەی دەستنیشانمان هەیە لە ئیدیۆلۆژیشا کێشەی دەستنیشانمان هەیە بەداخەوە بۆیە ئەو دوانەی زۆر پێکیشەوە نزیکن بۆ ئەو لە حاڵەتی چاوانە لە ئۆتیسمیشا زۆر ئەبینرێت و تەنانەت ئەوەیشی کردنی کۆمەڵێک کێشەی دەنگی و خوشتانیشیان هەیە. گرنگە کە بزانین بۆ دەستنیشانکردنی ئەم شێواویە واتە شێواوی ئۆتیزم هێمای زۆر زیاتر لەمانەی کە ئێمە ئاڵین هەمانە بەتایبەت دەستنیشانکردنی شەبەنگی ئۆتیزم کە لە منداڵەکانە کۆمەڵێک هێمای دژەیەکیان هەیە دەستنیشانەکەی زۆر ئەستەمە و زۆرش پسپۆرانەیە و ئەبێت بۆ دەستنیشانی وردبینانە کەسێکی پسپۆر بڕیار بدات دەبێتان نەچێت وا باشە یەک دوو پسپۆر بڕیار بدەن بۆ نمونە پزیشکی دەرونی منداڵ یاخود پزیشکی گشتی منداڵ یاخود پسپۆری منداڵان وە دەروونناسێکی کلینیکاڵ ئێستا ماستەر بەیە دکتۆرە کێشە نییە بەڵام کەسێکی وەها ئەبێت لە لایەنەکەم لە سێ کەس ڕاوێژ وەربگرین ئەگەر لەو سیانە دوانیان وتیان ڕەنگە ئۆتیسم بێت ئەو کات ئێمە بڕیاری کۆتاییەکەمان ڕەنگە لەسەری ئەوە بین و دواتر بۆ پشکنینی زۆرتر لەو دەستنیشانە لە مێشکمانە داهێن. بەتایبەتی ئەو کەسانەی وا دواکەوتووی وتەییان هەیە ئەو زۆر گرنگە چون زۆر گرنگەکە دواکەوتووی وتەییان ببێت ئەمە زۆر خاڵێکی گرنگە بەڵام نەک تەنیا دواکەوتووی وتەیی ببێت بە هۆکاری دەستنیشان نا ئەوە زۆر ئەوە یەکێک لە هێما گرنگەکان بەڵام هەمووی نییە بۆیە ئەبێ دڵنیاییەوە بە دووەداچوونی بارودۆخی منداڵەکە بکرێت و ئەو بابەتانە ڕەچاو بکرێت. ئێستا زۆر لەمانە زیاترمان هەیە بەڵام 21 دانەمان هەیە کە ئەگەر تا زیاتر لەمانەی ببێ زیاتر نیشان ئەدات کە ئێمە ڕەنگە ئەم کەسە ئۆتیسمی هەبێت. بۆ نمونە دواکەوتووی وتەیی یان گوتەی سارد و ڕۆبۆتیک ئەوە زۆر گرنگە کە وتمان وەکو خاڵی یەکەم وایە کەیتر ئێمە مەشکوک ئەکات شکمان پێهات کە ئەوە ڕەنگە ئۆتیزم بێت بەڵام شکمان پێهات. نەبوونی پەیوەندی گونجاو لەگەڵ کەسانی دیکە بەتایبەت هاوتەمەنەکانی خۆی ئەوە زۆر گرنگە واتە پەیوەندیکی گونجاوی لەگەڵ کەسانی تریە ئەسەن با بزانن کە ئۆتیسم شێواویەکی سەبارەت بە پەیوەندیە شێواویەکی پەیوەندیانەیە واتە کێشە لە پەیوەندیگرتنایە لەگەڵ کەسانی تر بەتایبەت پەیوەندی چاوی واتە نەبوونی پەیوەندی چاوی ئەسەن تمشای ناوچاوت ناکە کە قسەکات سەری داخستەوە یاخۆ بە شتێک و خەریکەکە یاخۆ بەملاو سەرنجی ڕۆژ بەملاغڵۆ و لە ئاوا بەڵام زۆر پەیوەندی چاوی نیە زۆر گرنگە. چاویشی بێ حاڵەتە واتە چاوێکی شیشەی بە ئەستلاحن پێی ئەڵێن چاوی شیشەی چاوی ئاوا ماقی هەیە و تمشای کەسەکان ناکات یا بە کەمی ئەیکات وانێ هەموویان بەڵام زۆر بێت. هۆگرن یاخود ئەترسن لە کۆمەڵێک دەنگ واتە هۆگری کۆمەڵێک دەنگن یاخود ئەترسن لە کۆمەڵێک دەنگ وەکو دەنگی درێڵ ئەوەی کە دیوار کوونەکات ڕشتراش ئەوەی کە ڕیش ئەتاشێت یاخود ئەوەی کە ئاوی میوە ئەگرێت یاخود گسکی کارەبایی و هەتا دوای ئەو شتانی کە دەنگێت ئەو سێ شوار قژی وشکەکاتۆ یا هۆگرین یان لێ ئەترسن. شتێکی تر کە گرنگە هۆگری یان قینیان لە ئاوێنە یان زۆر هۆگری ئاوێنن یاخود قینیانە لە هۆگرن بە سوڕاندنەوە سوور خواردنەوە چ خۆیان چ شتێک بسوڕێنەوە وەکو تگەر وەکو تایری ماشینێک و ئەوانە خۆلانەوەی تایری ماشین تگەری ماشین یاخود دووشەرخە یاخود خۆی بەدەور خۆیان ئاسوورێتەوە. هۆگرایەتی هەیە بە تریفەی مانگ تیشکی خۆر چرا گڵۆب یان دوورکەوتنەوە لە ڕۆشنایی هەردووکی یان هۆگرایەتی هەیە بە تریفەی مانگ تیشکی خۆر چرا گڵۆب یان بە هەمان شێوە دوورکەوتنەوە لە هەر ئەو ڕۆشنایە لەواتە زۆر لە ڕۆشنایەکان دوورەکەوێتەوەی کە دژەیەەکە منزومان ئەوەی
هۆگری زۆر یان قینی زۆر لە خواردنەوەی گازدار، یان زۆر قینیە لە خواردنەوەی گازدار، یان زۆری خوارد. هۆگری زۆر بەکایە بە ئەو بخۆشەوە حەزێکی زۆر یانی چی؟ یعنی نائاسایی، نەک مناڵی حەزی لە ئاوا ئیتر ئەڵێنەوە ئۆتیسم نا. هۆگریەکی زۆر یا قینی زۆر لە خواردنەوەی گازدار یاخود هۆگری زۆر بەکایە بە ئەو خۆشەوەردن ئەوانە بێت زیاتر لە ڕادەی ئاسایی. هۆگری زۆر بە کۆمەڵە کشتی کەم نرخ وەکو تووک، تاڵ، کەژ، پشتوێن و شتی ورد سەرنجدانی زۆر بە وردەکاریەکان. ئۆتیسمەکان بەوە ناسراون کە زۆر وردەکاریان هەیە، بۆ نمونە بۆ بەزەنیانەوە بشتی چکولە و شتی بچووک زۆر ئیتر وردەکاریان هەیە. هۆگرایەتیان هەیە بە خۆڕاکێشان لەسەر بەر، سەرامیک یاخود کاشی، لەسەر بەهۆی ساردبوونەوەکەی بێ یاخود لەرەوەی کە پێیان سەرنج ڕاکێش بێ، ئەوەش یەکێک لە شتەکانەکە بەسەرنج بدرێت. زۆربەیان لەگەڵ خۆیان ئاخرێن، زۆربیان لەگەڵ خۆیان قسە ئەکەن، لەگەڵ خۆیان ئەدوێن، یاخود پێکەنی نیابەجێیان هەیە لەخۆ پێکەن. زۆر شوێنەکە بنجاو نیە بۆ پێکەن بەڵام ئەوان پێکەن، یاخود لەسەر شتێک بۆ پێکەنی نییە بەڵام ئەوان پێکەن. هاوارکردنی بێهۆیان هەیە، بەکارهێنانی زمانی دەستکردی خۆشیانیان ڕەنگە ببێ، واتە بە بێهۆ هاوارەکەن، دەنگێک لە خۆیان دەرن کە ئەو دەنگە دەنگێکی ناسایی. زمانێکی دەستکردی خۆیان ڕەنگە ببێ، هەندێکیان زمانی دەستکردی خۆیانیان هەیە کە وشەکان بە هەڵە بەکارێنن کە شوێنی ئەوە نیە، بەڵام ئەوان زۆر ئەو کارە ئەکەن بە هەڵا ئەو شانە بەکار. لاساییکردنەوە و ئێکۆپێدان و دووبارەکردنەوەی دەنگ و وشەکان، واتە ئێکۆئان بە شتەکان، سڵاوە باشی شی واکات. دوای ئەوە لاساییکردنەوە، لاسایی کەسەکانەکات و یاخود لاسایی قسەکانەکاتۆمانە سەرنجش ناتوانێت تووشای بکات و لاسایی بکات و سەری داخستەوە خۆی شتەکان بۆ خۆی دووبارە ئاکاتەوە. وەکو تووتی بە بەغای پێڵێن پێمەوە بە بەغا تووتی هەر ئەو شتە دووبارە ئاکاتەوە بەبێ هیچ تێگەیشتنێک بەرامبەر بەو شتانە. دووبارەکردنەوەی لە ڕادەبەدەری ڕوانین لە فیلم یان سیدیەکی تایبەت، بۆ نمونە یەک فیلمی هەیە، یەک سیدی هەیە، یەک زنجیرەی هەیە، درامایەکی هەیە، تەنیاوەتم شاکە ئیتر جارێ دووجار سێجار پەنجار دەجار سەدجار ئیتر هەر ئەوە کە لای ئەبەی قیژێنێ هاوارەکە هەرەوە شتێکی دووپاتەکردنەوە، واتە زۆر شت دووپاتەکەنەوە. هەڵکردن و کوژاندنەوەی زۆری گڵۆب، بۆ نمونە هەرەوە دووپاتەکردنەوەی خامۆشکردن، ڕۆشنکردن، هەڵکردن، خامۆشکردن، هەڵکردن، کوژاندنەوە. هۆگری زۆریان هەیە بە ئۆتۆمۆبیل و دووچەرخە و کامیۆن و ئۆتۆبوس وانە. ئەڵێن هۆگری زۆر، نەک هۆگریەکی ئاسایی، هۆگری زۆر گەیتی بێزارکەرە. پەیوەندیگرتنی ئاسان لەگەڵ کەسانی نەناسرا و نام، واتە زۆر ئاسایی و ئاسان لەگەڵ کەسانێک کە نایان ناسی پەیوەندیەگرن و بەڵام مناڵی ئاسایی وانێ، مناڵی ئاسایی لە کەسی نەناسرا و سڵەکات خۆی دوورەکاتەوە لایەن ترسێ، بەڵام ئەم هیچ کێشەیەکی نیە و زۆر بە ئاسانی پەیوەندی ئەگرێت، بەڵام پەیوەندیەکی نەساچیا و پەیوەندیەکی نادروست وتمانەوە کێشەی پەیوەندیان هەیە. پەیوەندی چاویان کەمە، بۆ نمونە شەکان دووبارە ئەکەنەوە بە هەمان شێوە زۆر شتی تر. شتێک کە زۆر گرنگە لە ئۆتیسمەکانە ئەوەی کە بیرگەی وێنەیەیان و بیرگەی بیساوییان زۆر باشە، واتە زۆر شتیان بیرمێنی، ئەوەیە کە هەیانە کە زۆر وریایە بڕێکشەزیش پیشبینیەکەن، چون هەموو شتێکە ئەیبیسن لە مێشکیانە. زۆر کەسانێکی توانان لەباری مێشکیەوە، بۆ نمونە فیلمێک هەیە کە پزیشکەکە ئۆتیسمی هەیە، جەڕاحە، زۆر بە باشی لە ناو مێشکیا ئەچێتە نێو ئەو جەستە و بیری لێکات و دەستیشان زۆر جاریش دروست دەردێت. ئەو بۆیە ئەو توانایانیان هەیە و زۆر بە باشی سوپارەنشنە ئاراستەیەکی باشی کاریەوە ئەگەر کاری باشیان بکەین. واتە ئەگەر بچین بۆ شوێنێک و خۆشیان لێ بچێت یان بپێچەوەنەوە ناخۆشیان دەچێت، بە دڵنیان و زێنیان نامێنێتەوە کاردانەوە پیشانەن و هەموو شتێکیشان بە وردەکاریەکانەوە بە ئاسانی کۆمەڵێک شت ئەخۆن کە منداڵان دیکە بە شێوەیەکی ئاسایی بە ئەستەمی هەیەخۆن، وەک دەرمان، زۆر بە ئاسایی دەرمان نەخۆن، دۆشا و نانا، زەیتون و هەتا دوایی ئەوانە ئەخۆن و هیچ کێشەیەکیشیان نییە. واتە شتێک ئەخۆن کە زۆربەی مناڵان لەگەڵی باشنین هەڵیان باشنین.
وتمان لاساییکردنەوەی وتەییان هەیە و ڕەنگە لاساییکردنەوەی جۆڵەییشیان ببێ واتە لاسایی کەسەکان ئەکەنەوەکە وەکو بینین ئەیان بین و ئەمانش لاساییەکە چی وتەکانیان چ جۆڵەکان کە وتمان بڕێک جار وەها کردەوە نوێنن کە لەوە ئەچێکە لە بوونی کەسانی دیکە بێ ئاگا بۆ نمونە چەند جاربانیانەکەی بڵام واتە زۆر درەنگ وەڵامانەوە ئەڵەی ناو خۆیانە وشەی ئوتیز واتە لە خۆمانەوە لە خۆدامانەوە ناو خۆیان ئەمێنێت و ئیتر نایەتە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکان نایەتە ناو پەیوەندیەکانی ئەمە بۆیە من ئەمانە بۆتان باس کرد کە زۆر لەمانە زیاترن بەڵام DSM کتێبێکە کە ئێمە بێ بمانێ و بدڵنیاییەوە ئەو شتانەی کە وتمان ئەبێ لەناو DSM ئێمە تمشای بکەین و بەگشتی باسی ئەوە بکەین کە ئایا ئەم شتانەی هەیە یاخۆت نیەتی ئەمە من زۆرم ئاسان کردووە بۆتان بەڵام ئەگەر DSM بخوێنەوە کە من هەردوو کتێبەکەی DSM-5 و DSM-5 تان ئەنێرم بۆ خاتە دوعاکە بۆتان دابنێ بە ئیزافەی ئەو mental states examinationەکەیشتان بۆ دانم ئەوتە مینی mental states examinationەکەتان بۆ دانم ئەوشتان با هەر ببێ و بتوان خۆتان تمشای بکەن و بیخوێنەوە چون ئیتر بە گشتی بۆتەوە زمانەکەی زمانی ئینگلیزیە شەبە کوردی وەرنەگێڕدراوەتەوە کارگەر بکرێت زۆر باشە بەڵام فارسیەکەیمان هەیەکە بۆ نمونە دێت لێرە ئەڵێ لە کۆتاییە کە تۆ دەستی شارەکان داعنی ئەڵێم بۆ نمونە ئایا لەگەڵ کەمایەتی هۆشی یا خۆشیدی یا هاوڕێیە یان نا بۆ نمونە ئۆتیسم تۆ لەوێ ئەبێ لە دەستنیشانەکە بنووسی ئایا لەگەڵ کێشەی هۆشیە هاوڕێیە یاخود نا ئایا لەگەڵ کێشەی زمانە ئاوێتەیە هاوڕێیە یان نا ئەوەیە کە ئەبێەوە دەستنیشان بکرێت کەوایە ئۆتیزمیشمان هەیە کە لەگەڵ کێشەی زمانە کێشەی نییە بەڵام ئۆتیزمە کەوە ئاستێکی خواردن یاخود ئایا ئەمە کێشێکی جەستەیشی لەگەڵ هەیە یاخود هەموو ئەمانە ئەبێ بنووسرێت و هەموو ئەمانە ئەبێ ڕەچاو بکرێت کە هەیە بەڵام لە کۆتاییە لە سێ ئاستا ئێمە ئۆتیسم لە سێ ئاستا ئەبێ دەستنیشانەکەی بۆ دیاری بکەین واتە ئاستی توندیەکەی ئاستی قوڵی ئەو بابەتە یەکەمی ئاستی سێیە واتە پێویستی هەیە بە ساپۆرت یاخود بە پاڵپشتیەکی زۆر ئاستی دووەم پێویستی بە ساپۆرتێکی مامناوەند هەیە و لە کۆتاییشە لە ئاستی یەکەمە پێویستی بە ساپۆرت هەیە و بڵێک کەمترە و ئەوانە بۆ بۆنۆ ئەگەر ئاستی سێ بێت واتە زۆر ئاستەکەی لەسەرەوەی و ئیتریش پەیوەندیشی کۆمەڵایەتی نییە بە شدەت لەگەڵ گۆڕانە کێشە دروستەکات دوای ئەوەنە ببوونی لەباری کەلامی و لەباری وتەیی و لەباری پەیوەندیە بە شدەت شێواوە و بەگشتی شتوانم بێژم کە تەواو هەشێوی پێوە ئەمە زۆر بابەتێکی هەستیار و بابەتێکی گرنگە بەڵام هەروە من ئاماژەیەکم پێکرد لە بەرەوەی کە ئاماژێکی پێکرابێت و پیتکێک بۆی کە بتوانن خۆتان کەونە دوای و هیوادارم بتوانن زارتری لەو فێرە جان خات و دوعا من ئەوەی پێویست بوو لەم خلا باسم کرد ئەگەر پرسیارێک هەیە من لە خزمەتیان نەموو ئەگەر نا من ئەوەی وا پێویست بێ بۆیان باس کرد و لە خزمەتان بخات و دوعا لێرە نین بەڵێ خات و دوعا من ئەوەی پێویست بوو باسم کرد کۆتایی پێهات ئەگەر پرسیارێک هەیە لە خزمەتانم و ئەگەر نا من ئەوەی پێویست بوو باسم کرد زۆر چاکە دەستەکان خۆش مادوو نەبی سەمای چیامان دەکەم وەگەر پرسیاریان هەبێ باکەن
زۆر سپاس. خات و دوعا ئەگەر ئاگات لێ بوو بێت من وتم ئەو کتێبانە بۆ جەنابەت ئەنێرم ئێوەش هەر لەسەر ئەم کاناڵە دای بنن بۆی دۆستان بتوانن بەهرەمەند بن. زۆر چاکە چاوەڕێم، هەر کاتێک نارێت دەنێرم. زۆر سپاس. سەلام، باشی مامۆستا، زۆر سپاس و زۆر سوودمان بینی بەڕاستی لە سمینارەکانت وەبینارەکەت عەفوو و بەس یەک نوقتەی گچکە ئەتوو گوتت ئۆتیزم بێ ئاگایە لە دنیا مەبەستت چ بوو؟ یعنی ئاگای لەمە نییە لە دنیای دەوروبەرمان نییە؟ سپاس و ڕێز سیما خان، هەوا بێ جەنابەت بی. ئەمن گوتم کە ئاگای لە دنیا نییە، ئەمە وشەی من نەبوو. من ئەڵێم زۆربەی کات ئاگای لە دەوروبەر نییە، نەک ئاگای لە دنیا نییە. زۆربەی کات ئەو نە لەناو خۆیایەتی، ئەو نە لەناو ئەو بۆ نمونە سوڕاندنەوەی تایەرێک ئەو نە ئەی سوڕێنێتەوە وە لەناو ئەوایە ئیتر ئاگای لە دەوروبەر بە شێوەیەکی کاتی نامێنێ، نەک ئاگای لە دنیا نییەنە. ئەو وشەی من نییە، ئەگەر وایشم وتبێت من ئەو وشە هەڵەیە لە کاتێکا کە ئەو نەچێتە ناو ئەو بابەتۆ، چون ئەوان لەناو ئەوان کە سەرنجان بۆ شتێک بە هەموو تواناییەکانیان سەرنجان. بۆ نمونە من باسی ئۆتیزمێکتان بۆ بکەم. ئێمە یەک دڵۆپ ئاو کە لە شوێنێکەوە ئەدرێتە سەر شتێکە، ئەوە دەنگێکی لەوە دێ. ئەو دەنگە زۆر بۆ ئێمە ئاسایی، بەڵام بۆ کەسێکی ئۆتیزم لەبەرەوەی هەستەکانی زۆر جیاوازن لەگەڵ ئێمە، وەکو یەک دانە چەکوش وایە بیە بەسەر شتێکە. تێگەیشتە منزوم چییە؟ واتە بۆ ئێمە دڵۆپێکی ئاساییە کە مێشکمان وەکو دڵۆپی لی تێکە، بەڵام بۆ ئەو وەکو یەک دانە چەکوشی گەورە وایە کە ئەدرێ بەسەر شتێکی زۆر زۆرتونە و ئەو ئەزیەت ئەبێ پێی. بۆیە ئاگای لە دنیا هەیە لە سەردەمێکە کە بە شتێکەوە سەری قاڵە ئەوەندە چێتە ناو ئەو شتەوە کە بە شێوەیەکی کاتی ئاگای لە دەوروبەر نامێنێت. ئەوە دروست دەکەیت. بەڵێ، دەست خۆش بی، زۆر سپاس. سپاس بۆ ئێوە. ئەگەر پرسیارێکی تر هەیە من لە خزمەتتانم، ئەگەرنا بابەتەکە کۆتایی بێ. خات و دوعا پێمان یە پرسیار ببێت کەوای بە کۆتایی پێبەرین. زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ ئامادەبوونتان هاوڕێیان، هیوادارم بەسوود ببێ بۆتان و ئەگەر هەر پرسیارێکی تریش ببێت لە ئینستاگرامەکەمە یاخود بە هەر شێوەیەکی تر بە دڵنیاییەوە لە خزمەتتانام و هیوادارم بەسوود بێ بۆتان. زۆر سپاس. سپاسی تایبەت لە سایکۆفێر بۆ ڕەخساندنی ئەو هەلە بۆی کەمە بتوانین پێشکەش بکەین و هیوادارم گیان لە خزمەتتان دنیا لوقمان. بەڵێ، لە خزمەتتان. دەست خۆش سەرەتا دەمەوێت پرسیارێک بکەم. من خۆم ماوەیەک لەنا ئۆتیزم بوومە، پرسیارەکەشمەوە دەست پێ دەکات کە منداڵی ئۆتیزم ئێمە هەمومان ئەزانین، یعنی ئەگەر بەشێک یعنی خوێندنەوەمان بۆ کردوێ ئەزانێ حاڵەتەکانی چۆن و چۆن نییە. بەس من ئەوەی سەرنجی ڕاکێشام لەو ماوەیە کە لەگەڵیاندا بووم، یەکێک لە منداڵەکان بەردەوام دەست یعنی کاتێک ئافرەتێکی دەدیت یان کچێکی دەدیت دەست لەسەر ئۆرگانیزمی خۆی دادەن، یعنی بە شێوازێک مامەڵەی دەکرد
وەکو ئەوەی وابیتن ئەهام پیاوێکی گەورە ڕەگەزێکی مێ دەبینێتن ئەو شێوازە بکاتن یعنی ئایا ئەم منداڵی ئۆتیزمیش وەکو منداڵێکی ئاسایی ئەوانیش بەنمونە دەبن کاتێک کردارێک یان کردەکی سێکسیان بەرامبەر کرا بیتن ئەوان ئەو شتەی دووبارە بکەنەوە جارێکی دی. ئەگەر بێگومان ئەمە لە پشکنی نابێ دەربکەوێت بەڵام ئێمە بە گشتی ئەوان ئەگەر بڵین منداڵی ئوتیزم هەموو هەستێک کە مناڵەکانی تر هەیەنە ئەوانیش هەیەن بەڵام بە شێوازێکی زۆر زۆر تونتر و قوڵتر واتە ئەبیسن زۆر قوڵتر ئەبینن بەڵام زۆر تیشتر ئەبینن تیشتر بە مانای ئەوەی کە چاویان تیشترە بۆ مانای کە وردبیانەتر ئەبینن خەیاڵەکەن بەڵام زۆر خەیاڵەکەیان قوڵترە بۆ نمونە ئێمە ئەگەر بابەتێکمان بۆ باس ئەکەن ئەو بابەتە ABC لە زەینمانە هەیە و بۆ نمونە و شتە لەناو وەک خەیاڵ هەم بەڵام ئەو بە وردەکاریەکی ئێگجار زۆرتر وردەکاریەکان ئێگجار زۆرترە بۆیە هەر هەمان شت بۆ هەستی زایندی و بۆ هەستی جنسیش ئێمە توانین بەکاری بەرین بەڵێ ڕەنگە ئەو لە تەحریکبوونێکی جنسیە زۆر 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 زیاتر لە مناڵانی تر و لە هاوتەمەنەکانی خۆی زیاتر ببێت و بە شێوەیەک لەباری زایندی و لەباری سێکشواڵە زۆر قوڵتر بیر بکاتەوە و ڕەنگە ئەزمونەکانیش ئەزمونێکی زۆر قوڵتر بێت بەڵێ ئەکرێ ئەوەیشی کە ئایا دەستدرێژێکی سێکسی کرابێتە سەری ئەوە دووبارە بکاتەوە ئەوانە یاخود دیبێتی ئەوە دووبارە بکاتەوە ڕەنگە ئەوەیش هەر بابەتێکە کابێت لە وتوێژی کلینیکاڵە یاخود لە بنەماڵەکەیان لەوانە وەربگیرێت و ئەو زانیاریانە بۆ هۆکارناسی یاخود بۆ دەستنیشانە کۆتاییەکە ڕەچاو بکرێت. دەست خۆش دکتۆر. زۆر سپاس دەستی بەخۆش. خاتو دوعا کاک موختار بزەم هیچ پرسیاری دیکە نییە دەست خۆش بیماندوو نەبی زۆر سپاس لە بۆ هەمووی ئەتی ئیسفادەی زۆر هەبوو تۆماریشە دەمینێت بۆ کەسانی تر لۆ قوتابیانی دوای خۆت ساڵانی تر زۆر زۆر سپاس دووبارە ماندوو نەبی. دەست خۆش سپاس بۆ ئامادەبووانی دەستەکان خۆش بی دەستی هەمووتان خۆش زۆر سپاس خاتو حەلی بەخۆشناو هیوادارم سەرکەوتوو بن و بەسوود بوو بێت ئێمە زیاتر سپاس بۆ سایکۆفێر سپاس بۆ هەمووتان هیوادارم لە داهاتووە دەروونناسی و دەروونزانی لە ناو کوردەواریە گەشە بکات و بە زمانی کوردی بە زمانی پاراوی کوردی ئێمە لە زانکۆ پەیمانگاکان دەروونناسی بخوێنین و کتێبی باشمان ببێ لەو بوارە هیوادارم سەرکەوتوو بن شەوتان باش.